هاتووە تا پەیمانگای تەکنیکی و پیشەی برایت و پرسیار دەکات لەبارەی چۆنیەتی وەرگرتنی خوێندکار لەم پەیمانگایە. تەها کوردی دوو خوێندکاری دەرچووی پۆلی 12 ئامادەیی هەیە و هاتووە تا پەیمانگاکە پرسیار لە بەشەکانی دەکات بۆ ئەوەی دوو خوێندکارەکەیان لەو بەشانەی کەمەبەستیانە وەربگیرێن. فۆرم وەرگرم بۆ دوو خوێندکارمان بۆ ئینشاڵڵا پڕیکەنەوە و لەم پەیمانگایە بخوێن. تاوان کۆمەڵک بەشی تازە کراوەتەوە لەم پەیمانگایەکێک لەوانە مۆشن گرافیکە کە بەڕاستی ئیشێکی باشی هەیە. بەشێکی تریشیان میکانیک لەگەڵ وارسازی ئۆتۆمبیل کە ئەمە بۆ کوڕان زۆر باشە. بۆ یەکەمین جار پەیمانگایەکی تەکنیکی و پیشەیی لەسەر ئاستی هەرێم و عێراق لە شاری سلێمانی دەکرێتەوە و لە چەند بەشێک پێکهاتووە لە گرنگترین ئەو بەشانەش کە لەم پەیمانگایەدا هەیە بەشی هەریەک لە میکانیکی و وایرسازی ئۆتۆمبیل و وزانیۆبووەکان و چەند بەشێکی دیکە. بڕوانامە نابەخشین بەڵکو تواناکانی ئێوەی فێرخواز پەرە پێدەین بۆ ئەوەی بتانن بە کڵگوەرگرتن لە مامۆستایان و ئستافی پسپۆر لە پیشەسازی مدرنی ئۆتۆمۆبیلەوە و کڵگوەرگرتن لە تاقیگە و لە لابراتوارە پێشکەوتوەکانمان تواناکانی ئێوە بە ئاستێ بگات کە بتانن لە ئایندە و داهاتوویەکی نزدیکە ببنە خاوەنی ئیش و بیزنسی خۆتان و لە ناو بازاڕە بتانن ئیشکن. ڕاگری پەیمانگاکەش دەڵێت لەگەڵ ئەوەی دەستیان بە ناونووسینی خوێندکاران کردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوان بەپێی مەرج و ڕێنماییەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی خوێندکار وەردەگرن. پەیمانگای ئێمە ناوی پەیمانگای تەکنیکی و پیشەی برایتە و یەکەم جار لە شاری سلێمانی کراوەتەوە لە ساڵی 2022 مۆڵەتمان وەرگرتووە بەڵام ئەم ساڵ 2023 بۆ 24 یەکەم ساڵی وەرگرتنی خوێندکارانمان دەبێت و لە نۆ بەش پێکاتوە ئەم بەشانە چوار بەشیان بۆ یەکەم جار لەسەر ئاسی عێراق بکرێنەوە کە ئەوانیش مۆشن گرافیک و وزەنوێبەکان و وارسازی ئۆتۆمبیل و میکانیکی ئۆتۆمبیلە جگەوە لێ چەند قسمێکی ترمانەیە وەکو دەرمانسازی پەرستاری ئایتی دیکۆری ناوە لە 19 مانگینەوە دەستمان کردەوە بە دابەشکردنی فۆرم و خۆشبەختانە ڕۆژانە فێرخوازێکی زۆر ڕوومان تێدەکا بۆ وەرگرتنی فۆرم. گرنگیدان بە پەیمانگای تەکنیکی و پیشەییەکان و کردنەوەی بەشی نوێ لە پەیمانگاکاندا مامۆستایان و خوێندکاران بە پێویستی دەزانن بۆ ئەوەی لە داهاتوودا کە خوێندکار خوێندنی تەواو کرد پشت بە توانای خۆی ببەستێت و ببێتە خاوەنکاری خۆی و گرنگی بۆ پیشەیە بدات کە لە خوێندندا فێری بووە. هێمن کەمال، کورسات نیۆس، سلەیمانی.